لە کاتێکدا عێراق بە هەرێمی کوردستانی شەوە لە ڕیزبەندی وڵاتە هەرە گەندەڵەکانی ناوچەکەدایە و تەنها 5 وڵات لە دوای خۆیەوە دەبینێت، سەرۆکی دەستەی دەستپاکی هەرێم تەحەدایەکی سەیر و سەمەرە ڕادەگەێنێت و دەڵێت هەر کەسێک گەندەڵیەک ئاشکرا بکات خەڵات دەکرێت. چاودێران دەپرسن لە وڵاتێکدا کە گەندەڵی ڕەگ و ڕیشەیدا کوتاوە و لە هەموو جنگەکانی ژیاندا دەبیندرێت، ئاخۆ دەستەی دەستپاکی پێویستی بە خەڵات و کەسی سێم هەیە بۆ دۆزینەوەی گەندەڵی؟ هەرێمی کوردستانە گەندەڵی بە فۆرمێکە بەربڵاوە بە شێوەیەک حزوری هەیە، تەنانەت پێویست بەوە ناکات کە زۆر لێی ورد بیتەوانێ، واتە ئاسایی تۆ ژیانێکی ڕۆژانە بکەی بە شەقامێکی گشتیا بڕۆی ئەتوانی چەندین گەندەڵی تۆمار بکەیت کە گەندەڵی دامەزراوەی گشتیە و حزبیە کە بەکارهێنانی بەرژەوەندی گشتیە لە پێناو بەرژەوەندی تایبەتیە. بۆیە لە ڕاستیە ئەم جۆرە لێدوانانە تووشی تعجب و سەرسوورمانت دەکات کە لە کاتێکا ئەو دامەزراوانە ئەیدەن لەبارەی بوونی گەندەڵیەوە. ئەو لێدوانە بۆ وڵاتێکە بێت کە ڕیزبەندی گەندەڵیەکەی لە 5 وڵاتە هەرە باشەکە بێت کە شەفافیەتیا هەیە، کە سەروەری یاساتیا هەیە، کە کەرامەتی مافی مرۆڤتیا سەروەرە و لە ئاسێکی باڵایە. بۆیە لە ڕاستیە ئەو جۆرە لێدوانانە بۆ ئەو وڵاتانە نابێت کە لە 5 وڵاتە هەرە گەندەڵینەکانن. پەرلەمانتاران و چاودێرانی سیاسی ڕەخنەی تون لە خودی سەرۆکی دەستەکە دەگرن و دەڵێن ناوبراو خۆی بە شێوەیەکی ناشەرعی و دوای بەسەرچوونی وادە یاساییەکەی لە پۆستەکەیدا ماوەتەوە، بۆیە دەبێت چاکسازی لەوێەوە دەست پێ بکات. گەندەڵی لە موچە نەوت پلە بەرزکردنەوەی فەرمانبەران و حکومڕانی ماوە بەسەرچوو لە هەرێم دۆسیەگەلێکی هێندە گەورن کە پێویستیان بە دۆزینەوە نییە، بەڵکو پێویستیان بە ئیرادەیەکی ڕاستەقینە هەیە بۆ بنبڕکردن. بۆ چاوبەستکردنی خەڵکە ئەگینا خودی سەرۆکی دەستەی نەزاها ئەزانێ گەندەڵی گەیشتووەتە چ چڵەپۆ پێ. من بە سەرۆکی دەستەی نەزاهاڵم نەبوونی موازنە لە ماوەی 13 ساڵە لە کاتێکە قاعدەیەکی اقتصادیمان هەیە ئەڵێ لا يمكن الصرف من خزانة الدولة إلا بموجب تخصيص، واتە ناکرێ هیچ دینارێک سەرف بکرێ ئیلا ئەبێت تایبەتمەند بکرێ و لە پەرلەمانەکە بڕیاری لەسەر بدێ. 13 ساڵە لە هەرێمی کوردستانە پارە تەخشان و پەخشان نەکرێ. ئەوە گەورەترین گەندەڵیە فەرموو دەستەی دەستپاکی بڕۆ بە دوواداچوون کە بۆ ئەو بابەتە و لێپێچینەوە لە سەرۆکی حکوومەتی کاربەڕێکەر و جێگرەکەی و هەموو ئەوانەی کەوا لە ناو حکوومەتان فەرموو لەوانە دەست پێ بکە، بەڵام پێش ئەوەی لەوانە دەست پێ بکەی حەقە لە خۆتۆ دەست پێ بکەیت، چونکە خۆتیش لەو پۆستا ماویتە تۆ بەبێ ئەوەی با بڵێن شەرعیەتە مابێ. هاوڵاتیان بە ناومێدیەوە لەم جۆرە تەحەدایانە دەڕوان و پێیان وایە ئاوێک سەرچاوەکەی قوڕاو بێت ڕوون نابێتەوە تا سەرچاوەکە ڕوون نەکرێتەوە. مێژووی حکومڕانی لە عێراق و هەرێم دەیسەلمێنێت کە گەندەڵی بۆتە سیستەم، بۆیە خەڵاتکردن بۆ ئاشکراکردنی وردە گەندەڵی تەنها هەوڵێکە بۆ پەردەپۆشکردنی دۆسیە زەبەلاحەکان و لادانی سەرنجی ڕایگشتی لەو گەندەڵیە سیاسی و ئابووریانەی کە وڵاتی بەرەو داڕمان بردووە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.